سڵاو لێبێم کاتتان باش لە گەلەری دڵخواز لە شاری سلێمانی لێرەدا چەند خولەکێک پێشێستا پێشەنگایەکی شێوەکاری زیاتر لە 26 هونەرمەندی شێوەکار لە خوار و عراق و ناوچە جاجەکانی هەرێمی کوردستانەوە لێرەدا لەم گەلەرەدا پێشەنگایەکی هاوبەشیان کردوتەوە تێدا چەندین جۆر لە تابلۆ نمایش کراوە و من بۆ زانیاری زیاتر لە سەربەڕێوە چوونی پێشەنگاکە گفتوگۆ دەکەم لەگەڵ هونەرمەند بەختیار هەڵەبجەیی کاک بەختیار سوپاس بۆ ئەم دەرفەتە ئەگەر پێمان بڵێ تێڕوانینتان لەسەر پێشەنگاکە چییە؟ ئەوەی گرنگە لێرە کە کۆمەڵی هونەرە جوانەکانی عێراق جەمعیەتی فنون و تەشکیلی عێراقی لەگەڵ گەلەری دڵخواز هەڵسان بکردنەوەی پێشەنگایەک لە گەلەری دڵخواز ئەوەی گرنگە لێرە ئەو پردی پەیوەندی هونەریەیە کە لە بینی کوردستان و بەغایە هەیە خۆ لە بینی کوردستان و خواروە هەیە ئەمە شتێکی زۆر گرنگە بەداخەوە ئێمە زۆر دابڕاوین لە هەموو جیهان دابڕاوین لە هەم بە بۆنەی وەزعەتی کۆرۆنا هەم بە بۆنەی هەنێ وەزعەتی سیاسیەوە تایسە نەمانتوانیوە کە مەسەڵەن ئێمە پەیوەندێکی باشمان لەگەڵ جنوبی عێراق هەبێ و لەگەڵ وەسەتی عێراق هەبێ بەڵام ئەمڕۆ خۆشبەختانە ئەم بیرۆکەیەکی باشە تەمەناکەمەوە بەردەوام بێ تەنها لە بواری شێوەکاری ڕسمکردانە بێ لە بواری پەیکەر و لە بواری موزیکی و لە بواری هەموو کایە شعبی و نەتەوەیەکانی شامکارانە بکرێ شتێکی زۆر پیرۆز و جوانە بێ. بەختیارەکە پێمان بڵێ وەکو زانیاریتانە پێشەنگاکە بۆ ماوەی چەند ڕۆژ بەردەوامە و ئامانج لەم پێشەنگایانە چییە؟ بەڵێ خۆی هەموو پێشەنگایەک ئامانجێکی دیاریکراوی هەیە ئامانجەکانی لە یەکەیەکی تابلۆکانە دەرەکەوێت کە باز لە نەهامەتی و باز لە وەزعێت و حاڵی ئەمڕۆی کوردستان و ناوچەکەدا ئەکا یاخۆ بڵێن زۆر جار لەسەر مەسەڵەن ئاستی هونەری یا مەسەڵەن تۆ هەر لەو حەیەکە بینی ئاستی هونەری ئەو گەلە یاخۆ بڵێن ئەو خەڵکە یاخۆ فەنانانە دەرەخا بۆ ئێمە بەعام پێشەنگاکە پێشەنگایەکی باشە سەرکەوتووە سوپاس بۆ ئێوەش. من ئەوە نازانم احتیمالە دلیلەکان نووسرابێ هەر ئەم پێشەنگای لە گەلەری دڵخواز عادەتەن مانگە خایەنێ ئەم گەلەریە سیستەمەکەی وایە 15 ڕۆژ بۆ مانگە خایەنە پێشەنگاکان لێرە. سپاس بۆ بەشداریکردنت دیارە ئەوەی کە ئێستا لە وێنەکاندا دەبینن کردنەوەی پێشەنگای هونەرمەندان و شێوەکارانی دیالە و کوردستانە کە لە ناوچە جیاجیەکانی عێراق و هەرێمی کوردستانەوە هونەرمەندان هاتوون لێرەدا پێشەنگایەکی هاوبەشی شێوەکاریان کردوێتەوە کە تێیدا چەندین جۆر لە تابلۆ نمایشکراوە کە زۆربەی تابلۆکان گزارشتن لە سروشتی کوردستان لە کولتور و زۆر بابەتی دیکەی کوردەواری و هاوکات ئەمەش ئەم پێشەنگانە لە پاشەوە دێت کە بۆ ماوەیەکی نزیکەی ساڵێک بەهۆی کۆرۆنا و ڤایرۆسی کۆرۆنا و دۆخی تەندروستیەوە زۆربەی چالاکیە هونەریەکان لە سەرتاسەری جیهان و دیارە لە هەرێمی کوردستانیش بە جۆرە لە جۆرەکان سستی پێوە دیارەوە یاخود وەستا و ئێستاش هاوڵاتیان هاتوون بۆ بینینی ئەم پێشەنگایە و بڕیاریشە پێشەنگاکە لە ڕۆژانی داهاتوودا بەردەوامی هەبێت.